بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە برسێتیەکەین لە کەرتی غەزە کە ئێستا هەموو جیهانی سەرقاڵ کردو بەخۆیەوە و ویژدانی هەموو ویژدان زیندوێکی هێناوەتە گۆ. با بزانین چی لە بەژمارەی ئەم جارەماندا هەیە. ئەو دەواازانی کە کەرتی غەزە بە دەرەوەی خۆیەوە بەستێتەوە 145 ڕۆژە هەر هەمویان داخراون، چ وشکانی، چ دەریایی، چ ئاسمانی. باشە ڕێگری لە ماوەی ئەم 145 ڕۆژەدا ڕێگری لە 76,450 بار هەڵگر کە ویستویانە خۆراک و پێداویستی ژیان بەرنەکەرتی غەزە گیراوە. باشە بزانین گیان لە دەستدان بەهۆی برسێتیەوە 113 کەس گیانیان لە دەستداوە شەهید بوون کە 80یان منداڵن. بەهۆی نەبوونی دەرمان و خۆراکەوە زیاتر لە 600 منداڵ دیسانەوە ئەمانیش گیانیان لە دەستداوە. ئەم ئامارانە هی 24 حوتە کە وەزارەتی تەندروستی کەرتی غەزە بڵاوی کردوونەتەوە. مەترسی مردن بەهۆی برسێتیەوە ئەوانەی کە مەترسی مردنیان لەسرە 650,000 منداڵ مەترسی مردنیان لەسرە ئەگەر فریایان نەکەوێت. بەهۆی کەمی دەرمانەوە نزیکەی 12,000 نەخۆش لە منداڵاندا کە نەخۆشی شێرپەنجیانێ بەهۆی کەمی دەرمانەوە مەترسی مردنیان لەسرە. باش 42 شوێنی ئامادەکردنی خۆراگەیە تاوان بردومانکردنی ئەو شوێنانە لەلایەن ئیسرائیلەوە شوێنی ئامادەکردنی خۆراگەوەی خۆراکانی تێ ئامادەکرێت 42 شوێن بووە بردومان کراوە. ناوەندی دابەشکردنی یارمەتیەکان 57 ناوەند بووە بردومان کراوە. کاروانی گەیاندنی یارمەتیەکان 121 کاروان بەرهێرشی قوارەی زایۆنی کەوتون. باش شەیدکردن لە کاتی وەرگرتنی خۆراک ئەمە بابەتێکی زۆر هەستیارە. یعنی تەنان لەو کاتەشا کە خەڵگەچێ بۆی کە فەردەی ئارد وەربگرێ شەهید دەکرێت. شەهیدکردنەکە 887 کەس شەهید کراون، 5666 کەس بریندار کراون، 42 کەس لەم میانێدا ون بوون. باشە نەبوونی ئاوی خواردنەوە لە 165 ئاوی پاکی خواردنەوە دەست ناکەوێت. بەپی زانیاریەکان یەک تەنکەر ئاو لە کەرتی غەزە بووەتە 600 دۆلار. یەک فەردە ئارد لە نێوان 600 تا 900 دۆلارایە. یەک کیلۆ نیسک لە کەرتی غەزە بە 20 دۆلارە. یەک کیلۆ برنج لە کەرتی غەزە لە ئێستادا بە 40 دۆلارە. دا بیەنە پێشایی خۆتان. 112 سەرچاوی پاکردنەوەی ئاو دیسانە لایەن قاواری زایۆنی و بردومان کراون. 12 ملیۆن لیتر سوتەمەنی بۆ کارپێکردنی وێزگەکان باشە ئەمانیش نەگەیشتونەتە و کردە و نەتواندراوە ئیش بە وێزگەکان کرێ. 720 بیری ئاو خاپور کراون بە بردومان لە نێو براون. ئەمەی کە باسمان کرد برسێتی بوو لە کەرتی غەزە کە بەداخەوە هەموو عالم بە دیاریەوە چاوی پڕ لە فرمێ.